پرۆسەی ئەزموونی دەنگدان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە سلێمانی و دەوروبەری بەڕێوە چوو. پرۆسەکە بۆ ئەوەیە تا حیزب و لایەن و ڕێکخراوەکان دڵنیا بنەوە لە نەبوونی گرفت لە کارکردنی ئامێرەکانی دەنگدان تا لە کاتی بەڕێوەچوونی هەڵبژاردن کێشە بۆ پرۆسەی دەنگدان دروست نەبێت. ئامانجمان لەم دەنگدانە ئەزموونیە بۆ تێستکردن و تاقیکردنەوەی سەرجەم کەلوپەل و ئامڕازەکانی پرۆسەی دەنگدانە بۆی کە لە دەنگدانی حەقیقیە ئەم هیچ گرفتێک نیەتە پێش بۆ هەردوو پرۆسێک ئەنجاممان ناواتە بۆ هەردوو دەنگدانی گشتی و تایبەت دەنگدانی گشتی فەرمانبەرەکانمان دەنگیاندا و بۆ تایبەتیش لە ڕێگەی کۆمەڵێک ناو کە لە وەزارەت ناوخۆرمانگر بووەکو هێزی ئەمنی بەشداریان تیا کرد هەموو هەوڵێک و محاولەیەکی کۆمیسیۆن بۆ ئێوەیە کە ئەم تێست و محاکاتانە ئەکا بۆی کە گرفت و کەم کوتەکان کەم کات و یا هەر نەیهێڵێ تا یاسە خۆتان نەزانم مین جار ئێمە دەنگدانی ئەزموونیەکەین و یەک جاری کەش بۆ ئەو ئامریکا ئەنجامەکان نەرێ بۆ سنتەری ناوەند ئەو پرۆسی ئەنجامین. کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق هەڵبژاردننی ئەم جارەی پەرلەمانی کوردستان بەڕێوە دەبات و دەوترێت دەرفەتی ساختەکاری کەم کردوتەوە. ئامێرە ئەلکترۆنیەکانی دەنگدان چالاکتر کراون بۆ ناردنەوەی زانیاریەکان بۆ کۆمیسیۆن. کە هەمیشە لەگەڵ کۆمیسیۆن لەسەر خەتیم بۆ ئەوەی کە بتوانێت ئەو پلان و بەرنامانەی هەیەی جێبەجێ بکەوە بۆ ئەمە بەستەی شەم و پشتیوانیەکمان کردووە لە پێناوەی کە پرۆسەیەکی شەفاف و دوور لە ساختەکاری بتوانێت بە بەرزترین کوالێتی هونەری جێبەجێ بکە ئەوەی ئەمڕۆ ئەنجام درا کە محاکات بوو لە چەند بنکەیەک لە کۆمیسیۆن دیاری کردبوو لە تەواوی بازنەکان دەستپێکێکی باشە بۆ ئەوەی کە نوێنەری لایەنە سیاسیەکان بتوانن لە ئێسەوە شارەزا بن لەو ڕێککارانەی کە کۆمیسیۆن گرتوێتێ بەر و ئەو کارانشی بخاتە بەردەم لایەنە سیاسیەکان تاوەکو بتوانن پێشنیاری خۆیانی بدەنێت کە ئێمە وەگێزێکی سیاسی بەردەوامین لە پێشنیار و تێبینەکانمان بە کۆمیسیۆن چ لە ڕووی تەکنیکیەوە چ لە ڕووی هونەریەوە چ لە ڕووی ئەوەوە کە بتوانین پرۆسەیەکی ئیجابی چاک دوور لە دەستێوەردان و دوور لە ساختەکاری جێبەجێ بکرێت. لە سەرەتای ئەم ساڵەوە تا ئێستا 3 جار دەنگدانی ئەزموونی لەلایەن کۆمیسیۆنەوە ئەنجام دراوە. بەم دەنگدانە ئامانجیانە بە هەموو هاوڵاتیان و حیزبە بەشداربووەکان بڵێن پرۆسەکە بێگرفتە و هەڵبژاردنێکی سەرکەوتوو لە پێشیانە. ڕامێر عوسمان کەناڵی پێیام سلێمانی.